سڵاوتان لێبێتەوەم کاتان باش لە شاری ناشڤیلم لە ویلایەتی تێنسی. ئەمڕۆ نەورۆزە، ژمارەیەکی زۆر کورد هاتوونەتە دەرەوە بۆ یادکردنەوەی جژنی نەورۆز. هەڵبەتە هاتنی کورد بۆ ئەم شارە مێژوویەکی دێرینی هەیە. ئەم ساڵ نزیکەی 50 ساڵ تێدەپەڕێت بۆی کە یەکەم جار کورد هاتنە ئەم شارە و لە یادکردنەوەی بۆنەکانی نەورۆزیش دەبینین کە ئەم شارە کوردستانی بوونێکی پێوە دیارە بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر کورد بەشداری لەم یادانەدا دەکەن. من ئەمڕۆ میوانێکم هەیە لە یادکردنەوەی ڕۆژی نەورۆز، کاک محەممەد قازی. کاک محەممەد چەند کتێبێکی نووسی و هەڵبەتە خۆی یەکێکە لەو کەسایەتیانەی ساڵانێکی زۆرە هاتووەتە شاری ناشڤیل. توانین بڵین لە کەسەیە کە مەکان بوو کە هاتووەتە شاری ناشڤیل. بەدوای ئەودا خەڵکانێکی زۆر کورد لە کوردستانەوە کۆچیان بۆ شاری ناشڤیل کردووە. یەکێک لە کتێبەکان کە کاک محەممەد قازی نووسیەتی لەبارەی مێژووی کورد لە ئەمریکا، ئەو کاتێک کە کوردان هاتوونەتە ئەم شارەوە و مەوێت چەند پرسیارێکی لێ بکەم لەسەر ئەم پەرتووکە. کاک محەممەد زۆر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سەرنووسەری ئەم پەرتووکەی. من بەشێکم خوێندوتەوە، کتێبێکی زۆر ناوازەیە وەکو دۆکیۆمنتاری، توانین بەکاربێ وەکو سەرچاوی زۆر باشیش. بەرلەوەی باس لەم کتێبە بکەین. دەبینین لە یادکردنەوەی نەورۆزە ژمارەیەکی زۆر کوردێن ساڵانە. سەرەتای هاتنی کورد بۆ ناشڤیل کەی بووە؟ ئێوە کەی هاتن؟ سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەتە بە خێراتنتان دەکەم بۆ ناشڤیل، بۆ کوردستانی بچووک و هەروەها پیرۆزبایی جەژنی نەورۆزتان لێ دەکەم و پیرۆزبایی لە تەمامی کوردستانیان دەکەم بە بۆنەی جەژنی نەورۆزەوە. ومێدەوارم ئەم بارودۆخەنە هەموارەی کە بەسەر کوردستان و ڕۆژهەڵاتە هاتووە تێپەڕێتن و ملەتەکەمان تووشی هیچی ئازارێکی زیاتر نەبێتە. لەمەر پرسیارەکەت کورد و ناشڤیل بە حەقیقەت هەر وەکو لە کتابەکەم ئاماژەم پێ کردووە، یەکەم پۆلی کورد کە لە ئیرانەوە هاتن بۆ ئەمریکا ئەگەڕێتەوە بۆ 1/5/1976 کە یەکەم مەجموعە و یان یەکەم کۆمەڵی کورد گەیشتن شاری ناشڤیل. بێگومان بەسەر چەند شارێکە دابەش بوون، بەڵام ئێمە باسی ناشڤیلەکەین. چەند خانەوادەیەک و چەند کوردێکی زگورتی کەواتە بڵین بەتەنیا هاتبوون بێ خانەوادە گەیشتنە ئەم شارە لەو بەروارێک عەرز. خۆت ساڵی چەند هاتی؟ من بەخۆم ئەوان یەکەم کۆمەڵ بوون کە گەیشتنە ئەمریکا. ئەمن لەگەڵ ئاخر کۆمەڵ لە 1970 گەیشتنە ئەمریکا، شاری نیویۆرک. دوای هەر هەمان شەوێ مەیان گواستەوە بۆ شاری شیکاغۆ. ماوەی 2 ساڵێک لە شاری شیکاغۆ مامەوە. دوایی لەبەرەوەی کۆمەلگایەکی کوردی باش لێرە هەبوو، ئەو زەمانەش ئیتر خانەوادەکەم ویستیان بینە شاری ناشڤیلەوە بوو. ئێمە لە 16 هاتینە 16/3/1979 هاتینە شاری ناشڤیل. ساڵەتە ژمارەیەکی زۆر کوردی لە بینین بە هەزارانە، ڕەنگە 20 زیاتریشی لەبێ 20,000 کورد لەم شارەدا بژن. لەم کتێبەش هەڵبەتە ئاماژت بە زۆر شت کردووە مێژووی کورد لە ئەمریکا. لە کەیەوە دەست بە نووسینی ئەم پەرتووکە کردووە؟ زیاتر باسی چی ئەەکەی؟ سەرەتای دەستپێکی ئەم کتابە گەڕێتەوە بۆ 26 ساڵ پێش. بێگومان هۆکاری نووسینی ئەم کتابە خولیای خوێندنەوەی مێژووی کورد بووم لە ئەمریکا. بێگومان وەکو راپۆرت لێرە و لەوێ هەندێک شت لەسەر کورد نووسراوە، بەڵام وەکو کتابێکم پەیدا نەکرد کە لەسەر مێژووی کورد وایە مێژووی هاتنی کورد بۆ ئەمریکا باز بکات. ئیتر ئەوە چەخماخێدا لە مێشکن بووە هۆکاری ئەوەی پاشەوەی پرسوڕای هەندێک هەواڵشم وەرگرت کە پشتگیریەکی باشیان نوان بۆ ئەوەی هەنگاوی کردەی بۆ بنێرم. سەرەتاکەی گەڕێتەوە بۆ ساڵی 2000. تۆ ئەگەر بە بینەران بڵێ ئەم کتێبە لە چی پێک دێت؟ چی تێدا؟ ئەم کتابە پێک دێ لە سەرەتایی هاتنی کورد وەیە لە سەرەتایی ئەو بەڵگە زیندوەی کە پەیدامان کرد لە 1970ەوە کە هاتوونە بۆ ئەمریکا تا ساڵی
2022 ینی دەگرێت. پێش 1976 خەڵک کوردمان هەبووە لێرە. بێگومان ئێمە ئەتوانم بڵێم لە 1992 کە خەڵکێکە وەختە بە پاپۆر گەیشتونەتە ئەمریکا کورتشی تێدا بوو بە تایبەتی ئەتوانم بڵێم کوردانی باکوور لەوانەیە زیاتر لە هەموو لە بەشەکانی تری کوردستان هاتبێتن لەو مێژەوە کورد هاتووە بێگومان هۆکاری هاتنەکانیانش چی بارودۆخی سیاسی بێ چی کۆمەڵایەتی بێ چی ڕۆشنبیری بێ کە بۆ مەبەستی خوێندن بێگومانەوانەی بۆ مەبەستی خوێندن هاتوونە ئەو بەڵگەیە کە ئێمە بە دوای داچون و پەیدامان کرد یەکەم کەسێکی کە بۆ خوێندناتو بێتە ئەیرە شێخ بابعالی شێخ مححمودە نەمرە کە لە 1935 هاتۆتە ئەمریکا بۆ وەرگرتنی شەهادەی ماستەر. هەڵبەتە ئەو کاتەر ژماری کوردان بە پەنجەی دەست بوون وانە بێگومان ئێستا دەیان هەژارە ئەمارێکی فەرمیمان نییە بەڵام ڕەنگە لە نێوان 6 بۆ 7,000 کوردێک ئێستا لە ئەمریکادا هەبێت بەتابەت لەم شارەیە خەڵ کورد زیاتر سەرقاڵی چین لەم شارە بە گشتی ژیانی ئاسایی خۆیان بەسەر دەبن بەڵام بە حقات ئەمەوێ ئەوی بڵێم کە جێگەی داخە پاش هەوڵێکی زۆرشماندا بۆی کە بتوانین سەرژمێرێکی دروست بۆ ناشفیل و زۆر بچووک پەیدا بکەین بەڵام من خۆمەوە تقریبن 23 ساڵە ڕاومەتەوە کوردستان سەرەتا ئێمە ژمارەمان تا حدێکی نزیک هەبوو کە چەند کورد لێرەنە بەڵام پاش هاتنی شەپۆڵەکانی 91 93 96 1999 2000 2022 بەڕاستی ژمارەکان لە کۆنتترۆل دەرچوون خەڵکێک هەیە ژمارەیەکی بە حقیقەن تقریبی دەڵێن ئەم من خۆم بە قەنەعەتی خۆم بڕوا دەکەم دە 15,000 کوردێک لە ناشفیل هەبێت ئەگە زیاتر بڵین لەوانەیە بە حقیقەت زیاتر خەیاڵ بنەک گرنگەوە نییە کۆمیونەتی کوردی لەم شارەدا بەهێز بێ چ شتێک واکە کۆمیونەتی کوردی کۆمەڵگی کوردی لەم شارەدا زیاتر یەکگرت و بەهێز بێ بێگومان کۆمەڵگەی کورد لە دیاسپۆرا بەگشتی لە ئەمریکا بە تایبەتی و بلا خەست ناشفێنش و ئەمریکا بێگومان ئێمە هەرم کۆمەلگایمان نییە کۆمەلگای باشمانەیە لە ڤێرجینیا لە کالیفۆرنیا لە دالاس تکساس لە دیترۆیت لە داکۆتای باشوور لە داکۆتای باکوور ئێمە لە زۆر جێگا کوردمان هەڵا بەڵام ئەوانەی ڕێژەی زۆریان پێوە دیارە توانم بڵێم ناشفێل و دالاس و کالیفۆرنیا واشنگتن دوای من پرسیار لەسەر پەرتوکەکەت بکەم مەڵێ ئەم کتێبە بۆ چێ زیاتر چێ بخوێنێتەوە ئەم کتێبە ئەتوانێت ببێتە یەکەم سەرچاوە بێگومان ئەمە یەکەم کتابە لەسەر مێژوی کورد لە ئەمریکا دەردەچێت و بە حقیقەت کار ئەەکەین لەسەر ئەوەی کە بگۆدرێتە سەر زمانی ئینگلیزیش ئەم ساڵ تەواو ببێتن بەڕاستی زۆرم مەبەستە وەچەکانی کە لە ئەمریکا لەدایک بوون کە بزانن کە سوکارەکانیان باوکیان باپیریان بەچی هۆکارێکەوە ئاوارە بوون هاتنە ئەمریکا بۆ ئەوەی نەتەوەکەی خۆیان لەبیر نەکەن بۆ ئەوەی مێژوویەک دەربارەی میلەتەکەی خۆیان بزانن بۆ ئەوەی یەگرت و تر بن بۆ ئەوەی هەوڵ بدەن لابیەکی بەهێز دروست بکەن لە ئەمریکا بۆ ناساندنی زیاتری کێشەی ڕەوای کورد بە دنیای دەرەوە بە دنیای ئەمریکا کە ئەمریکا وڵاتێکی خاوەن بڕیار و وڵاتێکی مەزنە بەڵام بەداخەوە هەتاکو مێستاکە ئەو هەدەفە نەپێکراوە ئەوش ناتوانین بە حقیقەت هەمووی بخەینە سەر ئەستۆی کوردستان بەڵام گوناهی خۆشمانی تێدایە وەکو پێویستەوانە لەوانەیە هەوڵمان نەدابێ یان لە ئاستی پێویست بیرمان نەکرد بێتەوە بۆ ئەوەی کە سنتەرێکی بەهێزدا بێت بێگومان ئێمە سنتەرمانەیە بۆ نمونە لێرە سنتەری ئیسلاحەدینمانەیە کە جێگای ڕێزە کۆمەڵێک خزمەتی جوانیان بە کۆمەلگاکەی ناشفیل دروست پێشکەش کردووە بەڵام ئەیان توانی زیاتر بکەن بۆ نمونە لە پاڵ وانەدانەوەی بابەتی ئاین کە لە مێژەش من خودی خۆشم پێشنیارم بۆ هەندێک لەو هەواڵانە کردبوو بتوانن وانەی مێژووی کورد جوگرافیای کوردستان شۆڕشەکانی کورد
بە حقیقات سەرکردەکانی کورد بە نەوەکانی ئێستا ئەو گەنجانەی کە ئێستاکە ماشەڵا ئەگە تو بڕوانیتە کۆمەڵگاکانمان بە سەدان پزیشکمان هەیە بە سەدان هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆرامان هەیە خەڵکانێکمانەیە لە هارڤەرد مامۆستا بوو خەڵکانێکمان هەن لە ناسە ئیشەکەن خەڵکانێکمان هەیە توانیانە مامۆستایی هایە بەرز بن لە ئاستی زانست وەکو خوا لێ خۆشبوو دکتۆر جەلال تۆفیق کە دەستی هەبووە لە دروستکردنی مەسعەدی کارەبایی سەیارەی کارەبایی ویا چەندین دکتۆری ترمانێ وەکو دکتۆر ئازادبانی کە یەکێک بوو لە هەرە پرۆفسیۆرە ناسراوەکانی هارڤەرد یان وەکو دکتۆر تاها ئێستاکە پرۆفسیۆرە لە نەخۆشخانەی ڤاندەربێڵ ویا چەندین دکتۆری تر کە هەمانە لە نەخۆشخانەکانی ئەیرەیان لە شارەکانی تر کارەکان و چەندین خوشکمانەیە کە هەڵگری بڕوانامەی ماستەر و هەڵگری بڕوانامەی دکتۆرانە ئەتوانن خزمەتێکی باش هەم بە خۆیان بکەن لە ئەمریکا هەم بە مێژۆکەیشیان هەم بە قەزیەکەش هەمیش بتوان هەرێکێکیان ببنە باڵوێزێک لە وڵاتە بۆ ملەتەکەمان بۆ نمونەیە ئێستاکە لە ناشفیل بێگومان دوو سەنەتۆرمانەیە هەر ویلایەتێکی دوو سەنەتۆری هەیە بەڵام ئەم ناشفیل تەنەسیە ئەم ویلایەتی تەنەسی 11 کۆنگرسمانی هەیە ئەبوایە ئێستاکە ئەم کەمیونیتیە ئەم 11 سەنەتۆرە ڕۆژانە پەیوەندیان هەبوایە لەسەر کێشەی کورد ئاگادار بکەن لەسەر بارودۆخی کوردستان وەکو ئێستاکە کە بارودۆخی کوردستان لە وەزعێکی زۆر پڕ لە نیگەرانی و پرسەخڵەتیدا دەژێت دەنگی کوردیان بەوان بگەیان گەلەگەلک سوپاس کاک محەممەد کاک محەممەد قازی سەرنووسری ژمارە کتێبە بەڵام یەکێک لەوانە مێژووی کووردە لە ئەمریکا کە کتێبێکی زۆر ناوازەیە بە تایبەت ئەوانێک کە دەیانوێت لەبارەی چوونی کورد بۆ ئەمریکا بزانێتوان ئەم فەرتوکە بخوێنەوە زۆر سپاس بۆ ئێوەش.